سوپای پاسداران ڕێکخراوێکی ئینسانکوژی تێرۆریستیە. ئەمڕۆ دووشەممە 26 مانگی بەفرانبەر بەرامبەر لەگەڵ 16 ژانڤیە هاوکات لەگەڵ کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپا بە هەزاران کەس لە ئێرانیانی تێکۆشەر لە بەردەم بینای پەرلەمانی یەکێتی ئەوروپا لە شاری ئستاسبۆرگی فەڕەنسا کۆدەبنەوە تا پەرلەمانی ئەوروپا بۆ سوپای پاسداران خستنە نێو لیستی تیرۆر بخەنە ژێر گوشارەوە. ئەم کۆبوونەوەیە لەلایەن نوێنەرانی ئێرانی تەباری پەرلەمانی ئەوروپاوە بانگەوازی بۆ کراوە. سوپای پاسداران ڕێکخراوێکی مافیاییەکە لە نێوخۆ و دەرەوەی ئێران خەریکی کاری تێرۆریستیە. سوپا لە کوشتنی سەدان هەزار کەس لە ئێران، عێراق، سووریە و یەمەن، ئەفغانستان و لوبنان بەشداری هەبووە و هەیە. بەم دوایانەش لە شەڕ لە دژی خەڵکی ئۆکراین سوپای پاسداران لەگەڵ رووسیا هاوکاری تەسلیحاتی هەیە بەتایبەت لە بواری ناردنی پەهباددا. سوپای پاسداران وێڕای بەشداریکردنی ڕاستەوخۆ لە عەمەلیاتی تێرۆریستیدا لەگەڵ زۆربەی سازمانە تێرۆریستی چالاکەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئەفریقیا، لەوانە حەشتی شەعبی لە عێراق، حەزبەڵڵا لە لوبنان، ڕەوتە شیعیەکان لە سووریا، ئەفغانستان و یەمەن هاوکاری هەیە. سوپای پاسداران بە بەشداری ڕاستەوخۆ لە بازرگانی مادەی هۆشبەر و بە یارمەتی مافیایەکی ئابووری کە لە اختیاریدایە هەزینەی ئاموزش و تەیارکردنی باقی گروپە تێرۆریستی ئیسلامیەکان دابین دەکات. بەشێک لە تیرۆرەکانی سوپای پاسداران لە ئاستی ناوچەکە و دنیادا لە ڕێگەی باندە چالاکەکان لە مادەی هۆشبەر، هەناردەکردنی چەک، قاچاقی ئەرز و کۆچبەرانەوە بەڕێوە دەچێت. سوپای پاسداران بە پێگەلێک بەڵگەی توێژەران لە بواری تێرۆریزمدا گەورەترین و بەهێزترین سازمانی تێرۆریستیە لە ئاستی دنیادا. سەرجەم هێزە چەکدار و ئەمنیەتیەکانی ئێران بە شێوەیەک لە ژێر چەتری سوپای پاسداراندا کار دەکەن. سوپا بەشێکی گەورەی ئابووری و بازاری وڵات، هاوردەکردن و هەناردەکردن، سەرچاوەی ماڵی و کانەکان، بانکەکان و دامەزراوە ماڵیەکانی لە اختیاردایە. سوپای پاسداران هەموو مەیدانە تەبلیغاتیەکان، ئاموزش، پەیوەندی دەرەوە، پۆست و کاربەدەستانی حکوومەتی و ناوچەیی خستووەتە اختیار خۆیەوە. قاسم سولەیمانی و سوپای قوت سیستم و پیشەسازی هەوایی، زەمینی و دەریایی، گواستنەوە و گەیاندنی وڵاتی خستووەتە خزمەت پەرەدان بە نفوزی حکوومەتی ئیسلامیەوە و شاخەکانی دەرەوەی سنووری تێرۆریزمی سوپای پاسدارانی بەکارهێناوە. سوپای پاسداران وێڕای بەشداری ڕاستەوخۆ لە تیرۆرکردنی بەستەدان نەیاری ڕژیم لە دەرەوەی وڵات لە هەموو ناڕزایەتیەکانی چواردەیە ڕابردوودا لە ئێران و بەتایبەت لە کوردستان، بەلوچستان و خوزستان بە شێوەیەکی بەرین لە عەمەلیاتی تێرۆریستیدا دەوری سەرەکی گیڕاوە. سوپای پاسداران دەوری سەرەکی لە ڕەفاندن و کوشتنی نەیارانی ناسراوی ڕژیمدا هەیە و بە دەیان و سەدان تۆڕی زیندانی شاراوە لە نێوخۆ و دەرەوەی وڵات و بە هاوکاری لەگەڵ گروپە تێرۆریستیەکانی ناوچەکە بەڕێوە دەبات. خەڵکی کوردستان زیاتر لە چواردەیەیە لەگەڵ چالاکیە تێرۆریستیەکانی سوپادا ئاشنان و قوربانی زۆریان داوە. سوپا لە کوردستان چوەک هێزێکی نظامی، ئەمنیەتی و ئێداری وە چوەک سازمانێکی تێرۆریستی کەوتووەتە بەر نەفرەتی قوڵی خەڵکی کوردستان. داخوازی ڕاستەقینەی زۆربەی هەرەزووری خەڵکی ئێران گرتن و مەحاکمەکردنی سەرجەم، سەران و فەرماندە جنایەتکارەکانی ئەم هێزە تێرۆریستیەیە. خەڵکی شەریف و ئازادیخواز ئێران، ناوچەکە و دنیا بە حەق خوازیاری ئەوەن کە هەموو زەرفیەت و ئیمکاناتی کۆمەڵگەی جیهانی بۆ بەرتەسکردنەوەی واقعی و کاریگەر لە دژی ئەم ڕەوتە مافیایە بخرێتە کار. زۆر دوور نییە ئەو ڕۆژێکە فەرماندەکان و بەرپرسانی ئەم جەریانە تێرۆریستی و ئینسان کوژە لە دادگایەکی بە ئاشکرادا وەڵام دەرەوەی جەنایەت و تاڵان و بڕۆکانیان بن.